بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. بەناوی خۆی گەورە و میرەبان، بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوو. خۆشحاڵم جارێکیکە لە بەرنامەیەکە لە بەرنامەی خواندروستی لەگەڵ ئێوەی بەڕێزا بین. ئەمڕۆ بابەتێکی گرنگمان لەگەڵایە ئینشاءڵڵا و باسی بابەتێکی گرنگەکەین ئینشاءڵڵا. باسی ئەگەر بە یادتان بێ ئێمە لە ئەڵقەی پێشووە باسی چیمان کرد؟ باسی دابەزاندنی کێشمان کرد و وتمان دابەزاندنی کێش ئەوانەی وا قەڵەون باسی قەڵەویمان کرد و وتمان قەڵەوی بەڕاستی یەکێک لە گرفتە گەورەکانە، لە گرفتە گەورەکانی دنیایە و باسی ئەو مەشاکلانە و کە پەیوەندیان بە قەڵەویەوە هەموو ئەمانەمان باس کرد لە بەرنامی پێشووە. ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەم ئینشاءڵڵا کە ئێستا لە تەواوی با بڵین کوردستانە جێی باسە. بۆیە باسی بەرنامە خۆراکیەکانەکەم. ئەو بەرنامە خۆراکیانە چین بۆ دابەزاندنی کێش ئێستاکە لە دنیاە خەڵک ئەیگرێتە بەر و توێژینەوە زانستیەکان و ناوەندە زانستیەکان ئەوانەیان سەلماندووە ئەو بەرنامە خۆراکیانەی کە بۆ دابەزاندنی کێشەیە. بەڵام پێشەوەی بڕۆمە سەر بەرنامەکەم و بابەتەکەی خۆم ئینشاءڵڵا لەگەڵمان نابن ئینشاءڵڵا ڕۆمە لای ئاوەڵان و بەڕێزان بۆی بزانین ئەمڕۆ چیمان بۆ دروست ئەکەن، هەم خواردن و هەم زەڵاتە. فەرموون لەگەڵمان نابن. سلام عەلەیکم. وعلیکم السلام دکتۆر. شەما چۆنن؟ باش ئینشاءڵڵا داد شێما چۆنن؟ الحمدلله سلام. ئەمڕۆ چیان بۆ دروستەکەی بۆ بینەران؟ ئەمڕۆ دوو زەڵاتم حازر کردووە. دوو زەڵاتی جوانە حازر کردووە. باشە. زەڵاتێکیمان فەتوشە. فەتوش باشە. بڵێنەوە. نەوەڵا جارێ زەڵاتەکەم پێ بڵێ کەڕەسەکەی چییە فەتوشەکە؟ زەڵاتی فەتوش کاهوو لەگەڵ خەیار. کاهوو با دووبار من ئەیڵێمەوە بوت. زۆر باشە. کاهوو خەیار لەگەڵ خەیارە، تەماتە، پیاز، تور لەگەڵ بیبەری سەوز، بیبەری سەوز، لەگەڵ پەڵپینە هەنار و لەگەڵ هەنارە، جبسیش، لەگەڵ نعنای فرێش. نعنای فرێش. نعنای وشک بەکاربێن. ئەشتوانی نعنای وشک بەکاربێن. بەڕێزان خۆشەویستان ئەتوانن نعنای وشک بەکاربێن لە جیاتی و نعنایی. ئەمە زەڵاتی یەکەمە. زەڵاتی دوومیان ئەمە کەڕەستەکەیەتی. زەڵاتی دوومیان گەرمەشامیە. زەڵاتی گەرمەشامیە. باشە. کاتێکی گەرمەشامیە لەگەڵ کاهوو لەگەڵ خەیار. کەرەستەکەی با دووبارەی کەمەوە بۆ بەڕێزان بینەرانی خۆشەویست لە گەرمەشامی، لە کاهوو، لە خەیار، لەگەڵ بیبەری ئەلوان، بیبەرەوە سەوز و پەرتەقاڵی. چی ئەمە؟ بیبەری ئەلوان سەوز لەگەڵ بیبەرەوە. بەس ئەو سوورم کردوێتەوە ئەبێ سوور بێتەوە لە ناو فڕن. پێم سیر بۆڵاوە ڕاستەکەی بیبەرەوە ئەوە ئەبێ سوور کرێتەوە لە ناو فڕنا. بەڵێ لە ناو فڕنا بێ سوور کرێتەوە. باش. ئەوە بۆ سۆسەکەی سۆس چی هەیە؟ هەردووکیان سۆسیانەیە. هەردووکیان سۆسیانەیە بینەرانی بەڕێز. سەرەتا سۆسی فەتوشەکە ئاڵێن. باشە. باشە. لەگەڵ ئاوی موی فرێش، زەیتی زەیتون، ئاوی لیمۆی فرێش، ترشە سماق، لەگەڵ کەمێک ڕوو بە هەنار. ئەمە بۆ سەڵاتەی یەکەم کە فەتوشەکەی. ئەی زەڵاتی دووەم؟ زەڵاتی دووەم بە ماستە هینەکەی. کەمێک ڕاشی. ماستە کەمێک ڕاشی لەگەڵ زەعتەر کەمێک خوێ لەگەڵ زەیتی زەیتون. تێگەیشت. باش. ئەمە کەرەستەی هەردوو زەڵاتەکەمان زانی دوای حازری کە ئینشاءڵڵا دێمەوە بۆ خزمەتتون. عزیز سلام عەلەیکم السلام. وەزە چۆنە؟ سپاس وەڵا خابت بێ. چیمان بۆکەین ئەمڕۆ؟ ئەماڵی برا یاپراغ ئەوان نییە؟ شێوەی یاپراغی. شێوەی یاپراغەکە. یاپراغ نیم بەس وەکو یاپراغ. وەکو یاپراغە. من بەس کوردانی باکوور ئەیخۆن. کوردانی باکوور. سوودی ئەوان پێم خۆش و ئەمە قیمەیە. قیمە. بەڵێ خۆی برنجی کوردی ئەبێ، بەڵام من ئەمڕۆ برنجی درێژی قوم بەکار هێناوە. باشە.
خۆی باشتر وایە برنجی کوردی بێ برنجی کوردی ئەوە دەوزوو یعنی ناتەقە لە نایە زۆرین ئەمە بە بیبەری ئەلوان و قیمەیە و ڕووبە هەنارە و کەروزە و با کەرەستەکە باسی ڕووبورە خواگەدن دووبارێک بۆی بڕێزان و بینەران یعنی بیزانن واتە ئەمە برنجەکە باشتر وایە برنجەکە باشتر وایە برنجی کوردی بێ بەڵێ باشە چی لە برنجەکەکەی ئەی حوسێنی برنج پێ دەقەباوی گەرمی حوسێنی دوای پاڵەوی باش ئەی لەگەڵ قیمەکەی تێکەڵێکی لەگەڵ قیمەکەیە تێکەڵێکی بەڵێ بەکاڵی ئەمە تێکەڵمان کرد بیبەری ئەلوانی بۆ جنی تێکی لە هەموڕەکان بیبەری ئەلوان بەڕێزان بینەرانی خۆشەویست بیبەری ئەلوانی بۆ چنی و تێیەکەی باشە معدەنووسشی تێکەی معدەنووسشی تێەکەی بەڵێ بەدڵی خۆت حەزیان لە ماجی و شتی وایە ماجیم تێ نەکردو بەڵام خوێم تێکردو لەگەڵ ڕوو بە هەنارە لەگەڵ ڕوو بە هەنارە لەگەڵ خوێ ئەوە ساژارەبێتی کەمە ڕوو بە هەنارەکە باشە ڕوو بە خۆی سەرکی ئەمە جوانی ئەمە ڕوو بە هەنارەکەیکە لە دوای شەبێ پیاکرێ بە هەماشەوە کە تێگەیشتم بەڵام ئەمە بە فڕن ئەکرێ ئێستا حالیان کەرەستەکەت حازرە و بینەرانی بەڕێز زانیان کەرەستەکەی لە چیت پێ بەڕادی ئاغام تێکردووە لە کەرەستەکانی زەردەچەوەم تێکردووە زیرەم تێکردووە کەبابم تێکردووە ناوەڵا ئەوەی شام دووبارە بۆ بکەیت زیرە ئەتوانی سیریشی تێکەی ئەتوانی سیری تێکەی کەبابەی تایە و گەر حەزت لە سیر نەبوو توانێتی کەبابم تێکردو لە جای کەبابە باشە کەبابە و زیر و سیرە و سیر و زیرە سیرە و زیرەم لێ زیگن لە یەکەوە دینەکە زۆر باش ئەمە بەهاراتی ئاغا ماڵی ئاغا ئاوا بێوەڕاستی ینی شتەکانی منە خۆش و بۆن هینە ڕێک بۆ ئەم یاپراکە کراوە باش ئەم یاپراکەمان بەس بە پیازەکە ئەمە ئەم باش بەس بە پیازە باز بە پیاز ئەیەکی حەزیەکی حەزی لە پیاز نەبێت ئەتوانی ئاسا من ها ئەمەم داناوە بۆ بە بیبەر بەریبەرێکە بەدڵی خۆت تەوان بەشتی تریش بیکەی بەڵام مادام کەرەستەکە و هەیە وانە بایجان ئەبێ ئەتوانی هەند شتێ بۆی خەسار نەبێ گڵامەی تەوە ئەمە ئەوەمان باش لەگەڵ سوپێکی بڕوکلیە سوبی بڕوکلی کەرەستەکەی چیە کەرەستەکەی گێزەرە گێزەر ئەو بڕوکلەکەی خۆیەتی بەربا دووبارێکێنەوە بینەرانی بەڕێز بزان گێزەر بڕوکلی شیر وڵە شیری بیری شیری بیری تا کۆمپانیایەکە وڵاتی لەگەڵ تا ئۆریگانۆشم تێکردو لەگەڵ ئۆریگان بەڵێ تێگەیشت ئەمە ئیتر وەکو بەهارات بەدڵی خۆچی تێکەی من بەس ئۆریگانۆم تێکردو جوان نەتوانین زعفرانیشی تێ بکەی توانین زعفرانی تێکی جوانتریشێکە زۆر باش دوای دووبارەی کەرەوەمان دوای بەسەر چاو بۆ بینەرانی بەڕێز بۆ ئەوەی بزانین چیت بۆ دروست باش لە شت ساغ بێت یەم بۆ خزمەتانی ئینشاءڵڵا با من بڕۆم بزانم بابەتێکی گرنگ باسەکەین ئەمڕۆ ئینشاءڵڵا ئێوە جار بەجار گوێم لێ بگرن بینەرانی بەڕێز ئازیزان خۆشەویستان من ئەڵلقەی پێشوو باسی چیم کرد باسی قەڵەویم کرد وتم قەڵەوی یەکێ لە گرفتە گەورەکانی ئێستا ئەم سەردەمەیە بەڕاستی چی لەر گەورەیە چی لە مناڵە و باسی ئەو نەخۆشیە و ئەو گرفتانەی کە پەیوەستە و پەیوەندی هەیە بە قەڵەویەوە هەمووین باس کرد و ئێمە وتمان قەڵەوی زیاتر پەیوەستە بە پایەکانی لەش ساغیەوە زیاتر ئەو پایانەی خۆراک و خە و لەگەڵی شایە وەرزش و ئەمانە زۆر پەیوەندیان بەم پایانەوەیە بەڕاستی خاڵێکی کە و باسی ئەوەشمان کرد ئەو هەموو گرفتانەی کە لەگەڵ قەڵەویایە و باسی ڕێژەی قەڵەویم بۆ کردن ڕێژەی قەڵەوی چەندێ لە دنیای ئێستا کە ترسناکە بەڕاستی باسی ئەمانم بۆ کردن هەمووی و لەگەڵی شایە کۆمەڵێ شتی ترم باس کردن کە بە تایبەت نەخۆشیەکان ئەو نەخۆشیانەی کە ئەم سەردەمەیە بۆ نمونە نەخۆشی شەکرەیە نەخۆشیەکانی بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێنە نەخۆشیەکانی چەوری خوێنە نەخۆشی جومگە و ڕۆماتیزمە نەخۆشی فرەکیسیە لە ئافرەتان نەخۆشیەکانی هۆرمۆنات و تێکچوونی هۆرمۆناتە تێکچوونی سوڕی مانگانەیە هەناسەتەنگیە لە کاتی خەوە ئینسان کە ئەخەوێ هەناسەتەنگیە دەنگی هەناسەکە و دەنگی دێ بەڕاستی
واتە کۆمەڵێ مەشاکیلی زۆر 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 گەورەی هەیە لەگەڵایە ئەم قەڵەوی. ئەمە هەمووی باس کرد لە ئەڵلقەی پێشووە. ئەم ڕۆباسی چیەکەم؟ من تەبەن زۆر زۆر بە چڕی باسی قەڵەویتان بۆکەم ئازیزان. بۆ چی باسیەکەم؟ لەبەرەوەی بۆ باسی قەڵەویتان بۆکەم بە چڕی، لەبەر ئەوەی قەڵەوی پەیوەندی بەم هەموو نەخۆشیەوە هەیە و بە تایبەت لە چیایە و بە تایبەت لە مناڵایە. و وتشم دوێنێ زۆر زۆر بۆ ئێوەی بەڕێز بە ئاسانی و زمانێکی سادە بۆم باسکردن. زیادە ڕەوی لە خواردن بکەی ئەگەر خواردنەکە و خۆراکی تەواو بێ یان خۆراکی فرە پرۆسێس کراو بێ زیادە ڕەویتیان بکەی قەڵەوی بی. باشە بەڕێزان، هەردوو جۆرەکەی قەڵەو تەکا بەڕاستی. باشە، ئەنجا هاتینە سەر چی؟ ئەوەیە کە ئێستاکە کۆمەڵێ پرۆگرامی خۆراکی هەیە لە ناو کتێبە زانستیەکانە. ئێمە وەکو پسپۆڕانی خۆراک ئەم پرۆگرامە خۆراکیانە لە ناو کتێبە زانستیەکانە هەیە بە خوێنکاری ئەیڵێنە و ئێستاکەش ئەم پرۆگرامە خۆراکیانە لە دنیاە بەکارهێنرێ بۆ دابەزاندنی کێش. باشە، ئەم پرۆگرامە خۆراکیانە چین وە بەکارهێنرێ بۆ دابەزاندنی کێش؟ من باسی پرۆگرامە خۆراکیەکەتان بۆکەم. هەڵلقەیەکی تر باسی دەرمانەکانی دابەزاندنی کێشتان بۆکەین. هەڵلقەیەکی تر باسی ئەو نەشتەرگەریانەتان بۆکەین کە بۆ دابەزاندنی کێش. بۆ ئەم هەموو بۆ وەکو کەناڵی پەیام زۆر زۆر باسی ئەم گرفتە گەورە ئەکەین لەبەرەوەی گرفتێکی زۆر گەورەیە لە کۆمەڵگایە. هەرچی نەخۆشی هەیە ئازیزان پەیوەستە بەم گرفتەوە و ئەمە شێوازی ژیانمان تێک ئەدا لە ئەنجامی تێکچوونی شێوازی ژیانمانە. 10 ساڵ لەسەر ئەو تێکچوونە ئەڕێن، 10 ساڵ لەسەر ئەو ڕاستەڕێیە لا ئەدەین، 10 ساڵ 20 ساڵ لەسەر ڕاستەڕێیەکە لابن تووشی قەڵەوی بن. باشە، ئێستا ئەو پرۆگرامە خۆراکیانە چین وە بۆ دابەزاندنی کێش هەیە لە دنیاە. هەندێکیان لە کتێبە زانستیەکانە هەیە. ئێمە وەکو پسپۆڕانی خۆراک لەگەڵ پزیشکانی خۆراکیشای ئۆکەی لەسەر ئەم بەرنامە و پرۆگرامە خۆراکیانە ئەکەین و بەکاری ئەهێنین بۆ دابەزاندنی کێش، بەڵام لە بیرتان نەچێ بۆ کاتێکی دیاری کراوە. ئەم پرۆگرامە خۆراکیانە بۆ کاتێکی دیاری کراوە، بۆ فترەیەکی دیاری کراو، بۆ مەبەستی چەند کێشێکت چەندێک دایبەزێنی دوای ئەدگەڕێنینەوە بۆ پرۆگرامە سەرەکیەکە. دوایە بێ بگەڕێتەوە بۆ پرۆگرامە سەرەکیەکەی کە خۆراکە هاوسەنگەکە و خۆراکە تەواوەکەی. باشە، چەند جۆر پرۆگرامی خۆراکمان هەیە بەڕێزان؟ ئەمڕۆ زۆر زۆر بابەتێکی زۆر گرنگە بۆیە لەگەڵما بن عەزێت نەبێ. چەند پرۆگرامی خۆراکیمان هەیە، هەندێکیان وەکو وتم مەقبولە، هەندێکیان قبول کراوە، لە ناوەندە زانستیەکان قبول کراوە، هەندێکیان دوو لە ڕوو ئێوە زۆر زۆر خراپە بەکاری بێنی. خەڵک ئەخەڵەتێنن لەسەر ئەو پرۆگرامە خۆراکیانەی کە هەندێک کەس بۆ مەبەستی ئەنواع و ئەشکال بەکاری هێنێ. باشە؟ باش، با باسی پرۆگرامە خۆراکیەکان بکەین کە لە کتێبە زانستیەکانە هەیە. ئەوەی لە کتێبە زانستیەکانە هەیە بۆ دابەزاندنی کێش کامانن. یەکەمیان پێ ئەوترێ کەمکردنەوەی وزە. دوو جۆر کەمکردنەوەی وزەمان هەیە. کەمکردنەوەیەکی وزامە، کەمکردنەوەی وزەیە، هەردووکیان کەمکردنەوەی وزەیە. دوو جۆرمان هەیە. جۆرێکمان هەیە وزەکە کەمەکەیتەوە، یەکجار کەمیەکەیتەوە، پێوتێ VLCD، پێوتێ زۆر کەمکردنەوەی وزە. یعنی لە ڕۆژێکە 800 کیلۆ کەلەریە خۆی، لە ڕۆژێکە 800 کیلۆ کەلەریە خۆی. دانەیەکی ترمان هەیە پێوتێ کەمکردنەوەی وزە، بەڵام لە ڕۆژێکە 1200 کیلۆ کەلەریە خۆی. ئەمە لە ناو کتێبە زانستیەکانە هەیە و لە توێژینەوە زانستیەکانە ئۆکەیان داوە بۆ فترەیەکی کەم ئێمە بەکاری بێنین بۆ دابەزاندنی کێش. جۆرێکی ترمان هەیە لە دابەزاندنی کێش
لە پرۆگرامە خۆراکیەکان لە دابەزاندنی کێش چی پێوترێ؟ پێوترێ های پرۆتین دایەت. یعنی چی؟ یعنی من بەیاتان دێ لە خەڵقەی یەکەم باسی تەوزیعی ڕەگەزە خۆراکیەکانم کرد بۆ ئێوە. وتم چی؟ ئەو خۆراکانەی کە ئەو وزەی کە ئێمە وەرێگرین ئەبێ لە 150 لە کاربەوە بێ، لە شەکرەوە بێ، لە 130 لە چەوریەوە بێ، 26 لە پرۆتینەوە بێ. لە های پرۆتین دایەتە یعنی چی؟ یعنی ئەو پرۆگرامە خۆراکیەی کە ئەیخەت کە پسپۆرێکی خۆراک تو ئەخاتە سەری، کە پسپۆرێکی خۆراک تو ئەخات یان پزیشکێکی خۆراک تو ئەخاتە سەری، ئەمە پرۆتینی زۆرە. واتە دەستکاری ڕێژەکە ئەکەین، دەستکاری ڕێژەکە ئەکەین، کاربۆهیدرات و چەوری کەمەکەین، پرۆتین زیاکەین، پرۆتین زیاکەین. و لە بیرتان نەچێ وتم پرۆتین وەکو گۆشتەمەنیەکان و پاقلەمەنیەکان و لەگەڵ ئەوانەی وا زیاتر کە زۆرترین سەرچاوی پرۆتینە. جۆرێکی ترمان هەیە لە پرۆگرامە خۆراکیەکان کە ئێستاکە وەکو وتم کە زانست ئۆکەی لەسەرداوە ئەڵێ پرۆگرامێکی باشە ئاساییە بیکریتە بەر بە بەڵام لە ژێر چاودێری پسپۆرێکی خۆراک یا پزیشکێکی خۆراک پێوترێ لۆ کەلەری دایەت، لۆ فات دایت. لۆ فات دایت چییە؟ یعنی هەمان شت ڕەگەزە خۆراکیەکان و وزەکان، بەڵام چی کەمەکەینەوە؟ بەس چەوری کەمەکەینەوە، چەورێکە کەمەکەینەوە، چەورێکە کەمەکەینەوە، پرۆتینەکە تۆزێ زیاکەین لەگەڵ کاربەکەیە. باشە، ئەمانە هەر یەکێک و ئیسفادەی خۆی هەیە، هەر یەکێک و ئەمانە ئیسفادەی خۆی هەیە. بەڕاستی جۆرێکی ترمان هەیە لە پرۆگرامە خۆراکیەکان کە ئێستاکە لە دنیاە، جۆرێکی ترمان هەیە لە پرۆگرامە خۆراکیەکان کە ئێستا ئەمەش هەر ئۆکەی لێدراوە، کە ئەمەش لە ناو کتێبە زانستیەکانە، کە ئەمەش ئێمە بە توێژینەوەی زانست، کە ئەمەش ئێمە بە دەرس ئەیڵێنەوە، پێ ئەوترێ لۆ کارب دایت. لۆ کارب دایت یعنی کاربۆهیدراتەکە کەمەکەینەوە، یعنی ئەو کاربۆهیدراتەی کە وتم لە 140 بۆ 50 لە 100 ئەوە کەمەکرێتەوە. دوو جۆر ئەو ناوی هەیە، ئەم لۆ کارب دایتە دوو ناوی هەیە کە ئەڵێم لۆ کارب دایت چی زیاکەی؟ ئەبێ لەو لاوە چەوری زیاکەی، پرۆتین زیاکەی لەگەڵ چەوریە. دوو جۆرمان هەیە، جۆرێکی هەیە پێ ئەوترێ ئەتکن دایت، جۆرێکی هەیە کە پێ ئەوترێ چی؟ کیتۆجینیک دایت. ئەو کیتۆی کە ئێستاکە لە دنیاە ئێستاکە یعنی معروفە، ئەمە زۆر ناوەکەی هەیە. واتە ئەو پرۆگرامە خۆراکیەی کە کاربۆهیدرات کەمەکەینەوە دوانمان هەیە. ئەتکن کە ناوی ئەتکنە کۆنەکە خودی خۆی ئەتکنە، دوای ئەتکن دەستکاریە کرا لە ئەتکن کە کرا بە چی؟ کە کرا بە کیتۆجینیک دایت، کرا بە کیتۆ، کرا بە کیتۆ. باشە بەڕێزان، کرا بە کیتۆ. ئێستا وتم چی؟ واتە من پرۆگرامە خۆراکیەکان چەند پرۆگرامم هەیە؟ پرۆگرامێکم هەیە زۆر وزەکەمەکەمەوە، یەکجار وزەکەمەوەکەمەوە لە ڕۆژێکە 800 کیلۆ کەلەریە. دووەم پرۆگرامێکمان هەیە وزەکە کەمەکەمەوە بۆ 1200 کیلۆ کەلەری. پرۆگرامێکی ترمان هەیە چەوری کەمەکەمەوە. پرۆگرامێکی ترمان هەیە بەس پرۆتین زیاکەم. پرۆگرامێکی ترمان هەیە کاربۆهیدراتەکە کەمەکەمەوە. ئەم کاربۆهیدراتەکە کەمێکەمەوە ئەگەر لە 50 کەمتری کەمەوە، یعنی 50 غرام بەس کاربۆهیدرات دەبێ، ئەمە پێوترێ کیتۆجینیک دایت، پێوترێ کیتۆجینیک دایت. و جۆرێکی ترمان هەیە پێوترێ ئەتکن دایت، ئەمیش کاربۆهیدراتی کەمە، پێشترە، کۆنترە لە یەکێک لەو پرۆگرامە خۆراکیانە کە لۆکار بووە بەکارهێنراوە بە دابەزاندنی کێش. باشە بەڕێزان، ئەمە ئەم پرۆگرامە خۆراکیانەی کە من بۆم باسکردن، ئەمانە ئێستا لە دنیاە بەکارەهێنرێ لە ڕووی زانستیەوە ئۆکەیان پێدراوە، لە ڕووی زانستیەوە ئۆکەیان پێدراوە، لە ڕووی توێژینەوەیە بەڵێ لە توێژینەوەیە هەیە، لە توێژینەوەی زانستیەکانە هەیە، و ڕۆڵێکی باشیان هەیە بۆ دابەزاندنی کێش. بەڵام لە بیرتان نەچێ بەڕێزان خۆشەویستان، هەمەی کە من باسم کرد چونکە دەستکاری ڕێژەکانەکەم باشتر وایە لە ژێر چاودێری پسپۆرێکی خۆراک بێ یا پزیشکێکی خۆراک بێ. دووبارەیەکەمەوە
ئەم پرۆگرامە خۆراکیانەی کە من بۆم باسکردن خۆئەتانی خۆشت بیکەی لە ماڵەوە بەڵام باشتر وایە تویشی نوقسانی نەبی باشتر وایە یا پزیشکێکی خۆراک بۆ دانیا یا پسپۆرێکی خۆراک بۆ دانێ باشە بەڕێزان ئەمە پرۆگرامە خۆراکیەکانە و ئەمە خاڵی یەکەم باشتر وایە پسپۆرێکی خۆراک بۆ دانا یا پزیشکێکی خۆراک بۆ دانا خاڵی دووەم لە پرۆگرامە خۆراکیەکان باشتر وایە بۆ فترەیەکی کەم بێ چونکە ئەمانە کێش چاک دائەبەزێنن ئەمانەی بە من باسم کرد کێش باش دائەبەزێنن کە کێشیان دابەزان تۆن بۆ ئەوەی تووشی نوقسانی نەبی چونکە ناتوانی ژیانت لەسەر ئەمە بێ بەڕێزان هیچ مرۆڤێک ناتوانێ ژیانی لەسەر ئەم پرۆگرامە خۆراکیەکان بێ ئەمانەی کە من باسم کرد مرۆڤ نییە بتوانی ئاوا بەو شێوازە 50 ساڵ 20 ساڵ لەسەر ئەمە بێ حتا ئەم دەقەیە هیچ توێژینەوەیەک لە بەردەستی ئێمەیان نییە کە مرۆڤێک توانی بێتی ئەم پرۆگرامە خۆراکیانەی کە دەستە خۆراکە کە دەستە زانستی خۆراکیەکان ئۆکەیشیان داوە بۆ دابەزاندنی کێش بۆ فترەیەک و بۆ مەدایەکی دوور و درێژ بەکاری بێنن نەخێر هەر هەموو ئەم پرۆگرامە خۆراکیانەی کە من باسم کرد بۆ فترەیەکی کەمە و لە دواییە ئەبێ بدگەڕێینەوە سەر ڕێگا ڕاستەکە ڕێگا سەرێکیەکە شەقامە ڕاستەکە شەقامە 200ەکە یا 120ەکە ئەبێ بتگەڕێنمەوە سەر ڕێگا ڕاستەکە کێ ئەتگەڕێنێتە سەر ڕێگا ڕاستەکە ئەتوانی دووبارەیەکەمەوە توانی خۆت ئەنجامی بەی لە ماڵەوە بەڵام باشتر وایە یا پزیشکێکی خۆراک یا پسپۆرێکی خۆراک یا پزیشکێکی خۆراک یا پسپۆرێکی خۆراک ئەمانە وەدان هەر هەمویان ئەگەر تۆ ئیرادە و هەبێ من باسی تەرازۆکەم کرد واللهی خۆت ئەگەر ئیرادەت هەبێ ویستت هەبێ ئەمانە بکەی تۆ قەڵەوبی کێشت بۆ دابەزێن باشە بەڕێزان ئەمە پرۆگرامە خۆراکیەکەیانە کە ئۆکەی کراو ئۆکەی لەسەر دراوە هەتا ئەم دەقەی کە من باسم کرد و هەمووشیان ڕۆڵیان هەیە باش بۆ دابەزاندنی کێش ئەمجا ئەم خاڵم بۆ هەڵگرن ئەمە زۆر گرنگە بەڕێزان ئەم خاڵەیان کە ئەیڵێم زۆر گرنگە ئازیزان بەڕێزان خۆشەویستان لە هەر پرۆگرامێکی خۆراکە کە ئۆکەی لێدراوە لە دنیاە ئەگەر کەمکردنەوەی کاربۆیدرات بێ ئەگەر کەمکردنەوەی چەوری بێ ئەگەر کە زیادبوونی پرۆتین بێ ئەگەر کالۆری دابەزین بێ ئەگەر زۆر کالۆری دابەزین بێ لە هەر پرۆگرامێکی خۆراکیە یانەوە تا دەرمان بێ یانەوە تا نەشتەرگەری بێ ئەگەر کێشت دابەزێ ئەگەر کێشت دابەزێ یەک دنیا باری با بڵێ ناهەموار لە لەشی تۆیان دابەزێ لە لەشی تۆیان نامێنێ واتە دابەزاندنی کێش بە هەر پرۆگرامێ لەم پرۆگرامە بێ بە ئیرادەی خۆت هەچی مەشاکل هەیە لە کۆڵتە بێتەوە باشە ئازیزان دووبارەیەکەمەوە هەر پرۆگرامێ لەم پرۆگرامانەی کە من باسم کرد تۆ بیگریتە بەر لە ڕێگای یان خۆت باشتر وایە دووبارەیەکەمەوە یا پسپۆرێکی خۆراک یا پزیشکێکی خۆراک بۆ دانێ هەر پرۆگرامێ لە ئەم پرۆگرامانەی کە من باسم کرد ئەگەر بێت و تۆ بیگریتە بەر کێشت پێی دابەزێ کامەیان کێشت پێی دابەزی یەک دنیا سوود ئەبینی شەکرەکەتە دایە بەزێنێ زەختەکەتە کۆنترۆڵە بێ چەوریەکانتە کۆنترۆڵە بێ هەناسە تەنگیە نامێنێ گرفت لەسەر ئێسک و ڕۆماتیزم و جومگەکانت نامێنێ چەوریەکانی خوێنت بابەزێ هەر پرۆگرامێکی خۆراک بێ لەمانەی کە من باسم کرد هەر هەموویان ئەم کێشانت بۆ کەمەکاتەوە واتە تۆ بەس ئەوەنە هەدەفەکە و کێشدابەزین بێ و هیچ مرۆڤێک ناتوانێت ئیرادەی هەبێت ئیلا کێشی دابەزێ هەر مرۆڤێک ئیرادەی هەبێ ویستی هەبێ بەمانەی کە ئێمە باسیەکەین لە کەناڵی پەیامە بەمانەی باسی ئەکەین کە بە زۆر بە چڕی باسی ئەکەین ئیلا کێشت دابەزێ ئیلا ئیسفادە ئەکەی ئیلا ژیانت ڕێکە بێتەوە واللهی هەموو ژیانت ڕێکە بێتەوە گەر بەمانە
بەڵام لە بیرتان نەچێ دوای ئەوەی کێشت دابەزی 6 مانگ لەسەر ئەم پرۆگرامە خۆراکیە بووی 8 مانگ لەسەری بووی هەتا ساڵێ لەسەری بووی دوایی ئەبێ بگەڕێیتەوە سەر شەقامە سەرەکیەکە کە پێی ئەوترێ شەقامی مێدیترێنیان دایەت. مێدیترێنیان دایەت هەر ئەو خۆراکە هاوسەنگەی تەواوەی کە لە حەڵقەکانی ترا باسمان کرد. باشە بەڕێزان، باش ئەمجا ئەمانەی تر ئێستا من باسیەکەم ئەمانەی تریش گرنگە، ئەمانەی تریش گرنگە. ئازیزان بینەرانی بەڕێز خۆشەویستان، لە ئۆنلاینە کۆمەڵێ لە گروپی ئۆنلاین و وەتسەب و دیعای بۆکەن دیعایت بۆکەن هەندێک پرۆگرامی خۆراکی هەیە، هەندێک خەڵکی ناپسپۆر هەیە، هەندێک خەڵکی ناشارەزا هەیە، هەندێک پرۆگرامی خۆراکیان داناوە بە ناوی بۆ نمونە بە ناوی شەربەتی سەوزەکان. شەربەتی سەوزەکان مرۆڤێک ئەخەیتە سەر شەربەتی سەوزە بۆ ماوەی 3 هەفتەیان مانگێ بەس ئەڵێ تۆ شەربەتی سەوزە بخۆ. ئەمە کارەساتە، نە توێژینەوەی زانستی لەسرە، نە دەستگای خۆراکی لەسەر قسانە، نە هیچ شوێنێک هەتا ئەم دەقەی من بەرچاوم نەکەوتووە سەتەها توێژینەوە بگرە هەزارەها توێژینەوەی زانستی هیچ زانکۆیەک لەسەر ئەم شتانە نییە. خەڵکێکە خەنە سەر چی؟ خەڵکێکە خەنە سەر شەربەتی سەوزەکە، شەربەتی سەوزە. ئەنجا ئێوەی بەڕێز گوێتان لەمە بێ وە پارەیشیان لێ ئەسەدن، ئەوانەی کە بەشدارن یەک دنیا پارەی لێ ئەسەنێ، ئەم جا یەک دنیا تووشی مشکیلەیەکە، یەک دنیا نوقسانی لە لەشیەکات و دوایەوە پارەکەی شێڕە. ئەمەی لێرەیە کە من بۆم داناوی، ئەمەی ئەم لایە دەستی ڕاستەیە ئەمانەیە، ئەمانە نە عیلم لەگەڵیایە نە زانست لەگەڵیە. پارەی خۆتان سەرف مەکەن بینەرانی بەڕێزە سەر شەربەتی سەوزە. وەڵام من چیەکەم لەسەر بەر پرۆگرامی خۆراکم، پرۆگرامە خۆراکیەکە و چییە؟ وەڵا شەربەتی سەوزەیە. وەڵا گروپێکیان بۆ دەرکردەوە پسپۆرن لە هیندستانەوە لەگەڵمانان، لە ئەوروپان ئەمانە زۆر پسپۆرن لەگەڵمانان. بابەجان مەخەڵەتێن بەمانە، با نەخەڵەتێن بەمانە بۆ خاتری ئەو خوایە. ئەمەی کە من باسم کرد هەتا ئەم دەقێ کە بۆ دابەزاندنی کێشە، ئەمەی کە دابەزاندنی کێش ئەو 5-6 پرۆگرامە خۆراکیەی کە باسم کرد، کەمکردنەوەی وزە، زۆر کەمکردنەوەی وزە، زیادکردنی پرۆتین، کەمکردنەوەی چەوری لەگەڵ کەمکردنەوەی کاربۆیدرات کە پێ ئەوترێکی تۆجینیک دایت یانەوەتە ئەتکن دایت. ئەمانە پرۆگرامەکانن کە بەکارهێن بۆ دابەزاندنی کێش. باشە بەڕێزان، دێینە سەر ئەمانە دانە بەدانە دێمە سەری باشە یا باش نییە، ئەمانە دێنە سەری. بۆچی وەکو کەناڵی پەیام وەکو دووبارەی ئەەکەمەوە ئێمە زۆر بە چڕی باسی ئەم بابەتە ئەگەی لەبەرەوەی گەورەترین کێشەیە لە کۆمەلگایە. هەر دووبارەیەکەمەوە کێشت دابەزێ 1 کیلۆ دابەزی لە هەفتەیەکە کیلۆیە دابەزی ژیانت بەرەو باشیە ڕۆ. قانونەن یاسایەن خاڵی 2 قانون و یاسا لە هەفتەیەکە باش وایە 1 کیلۆ دابەزی، 1 کیلۆ دابەزی، واتە لە مانگێکە ئەگەر تۆ 2 کیلۆ دابەزیەوە نیعمەتە. باشە وەکو وتم ئەوەی کە ئێستاکە لە دنیاە، ئەوەی کە ئێستا لە زۆر خراپە شەربەتی سەوزەکانە یانەوە تا ناوێکی تری هەیە، ناوێکی شەربەتی دیتۆکس. ئەم دیتۆکسە چییە؟ شەربەتە، ئەتخاتە سەر شەربەت بۆ 2 مانگ، یانە تخاتە سەر خەیار و نازانم پێوتێ پرۆگرامی خەیار نام زەڵاتە. ئەمانە هەمووی کارەساتە بەڕێزان. یانەوە تا شێوازێکی ترە ئەڵێ وەڵا بەس تۆ حەیوە خۆراکی ئاژەڵی بخۆ واز لە خۆراکی ڕۆکی بێنە. هەر شتێک لە ئاژەڵ بوو بیخۆ واز لە خۆراکی ڕۆکی بێنە کێشت دابەزی. ئەمانە بەڕاستی هیچ پەیوەندی بە زانستەوە و عیلمەوە نییە خۆشەویستان. ئەم ئەمانەتەیە لەسەر شانی منە ئەیگەێنم بە ئێوەی بەڕێز. ئەمانە پەیوەندیان بە دابەزاندنی کێش و زانست و عیلمەوە نییە. باشە
ئێستا من دێم سەرچی دێمە سەر یەکێک لەم پرۆگرامە خۆراکیانە یەکێک لەم پرۆگرامە خۆراکیانە کە ناوی چی ئەم پرۆگرامە خۆراکیانە ئەم پرۆگرامە خۆراکیان خۆی ئەگەر کاتمان هەبوایە بەهاتاینە سەر دانە بەدانە بەڵام کاتمان نییە بێینە سەر دانە بەدانە بەڵام دێمە سەر یەکێکیان پێوتێ VLCD واتە کەمکردنەوەی وزەیەکی زۆر لە ڕۆژیەکە ئەم کەمکردنەوەی وزەیەکی زۆر لە ڕۆژیەکە عیلم و زانست بۆ ناوی ئەنا 800 کیلۆکەلەری واتە لە ڕۆژێکە تو 800 کیلۆکەلەری بخۆ بۆ کێ بەکارهێنرێ ئەم 800 کیلۆکەلەری ئەم پرۆگرامە خۆراکیەی 800 کیلۆکەلەریە بۆ کێ بەکارهێنرێ بۆ یەکێک ئەگەر قەڵەوەکەی یەکجار زۆر بێ قەڵەوەکەی یەکجار زۆر بێ یانەوە تا نەخۆشی شەکرەی جۆری دویشی لەگەڵا بێ نەخۆشی شەکرەی جۆری دوی لەگەڵا بێ وەرقەڵەوەکەیشی یەکجار زۆر بێ یعنی بیەمایەکەی لەسەر و 35 بێ ئەمە ئەیان خەینە سەر چی ئەیان خەنە سەر ئەم بەرنامەی کە پێوترێ کەمکردنەوەیەکی زۆر وزە بە 800 کیلۆکەلەری ئەمەیە کەمکردنەوەیەکی زۆر ئەمەیە کە پێوترێ کەمکردنەوەیەکی وزەیەکی زۆر بە 800 کیلۆکەلەری خاڵی یەکەم وتم دووبارەیەکەمەوە بە هەر پرۆگرامێکی خۆراکی تۆ کێشت دابەزێ نیعمەتێکی گەورەیە کامەیان بۆ تۆ باشە پسپۆرێکی خۆراک پزیشکێکی خۆراک پێتەڵێ خاڵی دووەم هەر کیلۆیەک لە لەشت دابەزێ لە قانونەن یاسا وایە لە مانگێکا تۆ 2 کیلۆ دابەزی هەوکشی 2 کیلۆیە دابەزی یەک دنیا معانات لە تۆ کەمە بێتەوە باشە سەبارەت بە پرۆگرامە خۆراکیەکە بۆ ئەو کەسانن کە زۆر قەڵەون یا شەکرەی جۆری دویان هەیە و قەڵەوەکەیشان بە شێوازێکە ئەسڵەن دانابەزێ هەوڵی زۆری داوە دانابەزێ ئەمە باشە من پرۆفیسۆرێکم هەبوو لە بریتانیا ئەم بەرنامەیان بەکارهێنا بۆ جۆری شەکرەی جۆری 2 زۆر گرنگ بوو بۆ ئەوان شەکرەکەیان زۆر کۆنتڕۆڵ بوو لە ماوەی ساڵێکە ئەنجامیاندا ئەگەر بەڕێستان لینکی توێژینەوەکە لە کەناڵی پەیام دائانێم بۆ ئەوەی بڕۆنە سەیری ئەو پرۆگرامە خۆراکیە بکەن باش ئەمە یەکە من باسم کرد هەر ئەم پرۆگرامە خۆراکیەیە بەڕاستی بەڵام مشکلەیەکمان هەیە لەم پرۆگرامە خۆراکی ئەویش چییە لەوێ لە بریتانیا ئەو پرۆفیسۆرەی من کە بەکاری هێنا بۆ شەکرەی جۆری 2 شەکرەیانی بۆ کۆنتڕۆڵ کرد کە وەکێشیان بۆ دابەزی ئەوان خۆراکەکەیان بە حازرکراوی هەبوو واتە 800 کیلۆکەلەریەکەیان بە حازرکراوی هەبوو وەکو شیر وابوو ئەیانوت ئەوەنە بەیانی بیخۆ ئەوەنە نیوەڕۆ بیخۆ ئەوەنە ئێوارە بیخۆ باشە بەڕێزان ئەمە قورسە بۆ ئێمە لای ئێمە نییە ئەی چییە ئەگەر خۆت جێبەجێیکەی ئەمە یەکێکە خۆت جێبە ئەمە نمونەیەکە بەڕێزان باشتر وایە دووبارەیەکەمەوە بۆ ئەوەی نەبێتە هین باشتر وایە پزیشکێکی خۆراک بۆ دانێ باشتر وایە پسپۆرێکی خۆراک بۆ دانێ باشترە بۆ لەبەرەوەی کۆمەڵێ نوقسانی ڤیتامینات و شت دەبێ بۆی قژت زۆر هەڵ نەوەرێ بۆی بێهێزی توش دەبێ بەردی زراوت بۆ دروست نەبێ ئەمە باشتر وایە ئاوها بێ بەڵام پرۆگرامەکە بەم شێوازێ پرۆگرامەکە لە بەیانیان ئەمە بۆ نمونە نانی بەیانیە لە نانی بەیانیە بۆ نمونە ئەمە نمونەیەکی نانی بەیانی ئەبێ 30% پرۆتین بێ ئەبێ لەم پرۆگرامی 800 کیلۆکەلەریە زۆربەی زۆری لە 180 پرۆتین بێ بۆ ئەوەی ماسوولکە دان نەبەزی بۆ ئەوەی گرفتی ماسوولکەت دان نەبێ بێهێزی ڕوود تێ نەکا بێکێشە تووشی کێشە نەبی لە بەیانیانە ئیتر یا ئیمما بۆ نمونە فاسۆلی دیسکێکە تو ئەی خۆی یانەوە تا 2 هێلکەیە تو ئەی خۆی هەر کامێک بێ سەرچاوی پرۆتینەکە بێ یانەوە تا پاقلەمەنیەکان بێ لە بەیانانای خۆی گرفتی نییە لەگەڵ یەک تۆستێکە
تۆستێکی گەنمی تەواو و لەگەڵیایە یا پەنیر دانەی یا تۆزێک کەرە دایەنەی ئەوەنە لە بەیانانای خۆی باشە لەبەر کاتەکەی تۆزێک زۆرمان پێ بچوو نیوە ڕۆژ بەم شێوازەیە ئێوارش بەو شێوازە ئەمەتان بۆ دانین لە کەناڵی پەیام باشە بەڵام باشتر وایە دووبارەیەکەمەوە باشتر وایە لای پزیشکێکی خۆراک بێ لای پسپۆرێکی خۆراک بێ بۆی نوقسانەکەتان ڕوونەدا منە ڕۆمە لای و بەڕێزانە چکە کاتێکی کەممان ماوە ڕۆمە لای هاوڵانم بابزانم زەڵاتە و خواردنەکانمان گەشتە چوو فەرموون سلام علیکم دادشێمە دووبارە ئەگەر عەزیز نەبێت کەرەستەکەیان بۆ دووبارەکەیتەوە و لەگەڵی شایە پێیان بڵێ چۆن دروستی کردووە زەڵاتەیەکەمان نای فەتوشە تۆزێک ئەگەر دەنگت بەرزکەیتەوە عەزیز نەبێت دادشێمە زەڵاتەیەکەمان فەتوشە زەڵاتەی یەکەمت فەتوشە باشە پێک هاتووە لە کاهوو تەماتە خەیار بەڕێزان کەرەستەکەی پێک هاتووە لە کاهوو تەماتە خەیار پیاز تور نعنا جبس لەگەڵ پەڵپینە هەنار بوو بەدە زەڵاتی فەتوش زەڵاتی فەتوش بێ هەنار و پەڵپینە نابێت تێگەیشت یاساکەی مەلی نازانانی جبزەکەشی بەس عادەتەن ینی ئەو دوانە بێکاتی سەرێکیە پەڵپینە باشە لەگەڵ هەنار باشە ئەو دوان ئەو زەڵاتی یەکەمان بۆ سۆسەکەی زەیتی زەیتون مارکی یونس ئەومان بەکەرەوە دەستیان خۆش بێ لەگەڵ ڕووبەهەنار ڕووبەهەناری کارگی بەهار باشە لەگەڵ ئاولیمۆی فرێش جوانە کەمێک خوێ و کەمێک سماق ئەوە زەڵاتی یەکەمان بۆ زەڵاتی دووەمان وتمان پێکەرەستەکەی ئەزیێت نەبێ بەسەر چاو زەڵاتی گەرمە شامیە باشە خەیارە کاهوو بەڵێ بیبەری ئەلوان دوونە بەس پرتەقاڵی و لەگەڵ بیبەری ئەلوان پرتەقاڵی و سەوس باشە ئەو دوانێ ئەوتمان گەرمە شامێکە لەگەڵ بیبەرەکان ئەکەنە فڕنەوە سووریەکەینەوە جوانە بۆ سۆسەکەی ڕاشی ماست کەمێک خوێ زەعتەر لەگەڵ ئاوێکی لیمۆی فرێش لەگەڵ زەیتی زەیتون ئەتوانی کەرەسەرەکەشی دوای بنووسی حەزیشان لێ بۆ توان پەنیر بەکاربێن پەنیریش بەکاربێن پەنیرە ئەی دەست خۆش خۆم بە پەنیرە دانا پەنیرێکی زۆر خۆشتە پەنیری شارمەلی بەزیدا ناخوا لەستان برای عزیزم ئەمە شۆرباج و خۆشەکەی شۆرباکەمان بۆ باس کە دوارە نەخوارە سەر ئەوەی بەسە چاو ئەمە سوپی بڕۆکلیە بە گێزەرەکرێ بە بڕۆکلی با من ئاوە دووبارەکەم ئەمە پیازێکی جوانی بە سوورەکەیتەوە باشە بڕۆکلی و گێزەرەکەشی لەگەڵا سوورەکەیتەوە باشە و ها سووری کردو کە ڕەنگی بگۆڕێ باشە جەبۆنێکی خۆشش دەرەکە کە سوورە بێتەوە باشە دواتر لەگەڵ گێزەر شتەکەیە شیری تێکی لەگەڵ شیری تێک توانی ئاویشی تێکی جوانە بەڵام من شیرەکەم زیاتر بەکارهێناوە شیری بیری ئەمە کە تەیەکی جوان قوڵپێکی جوان بە بۆی گێزەرەکەش و بڕۆکلەکەش نەرم بێتەوە تایە دوای ئۆریگانوێگە کەبابەیە سیر و ئەمانە هەموو ئەتوانین بە دڵی خۆتێکی جوان بەڵام زیاتر ئۆریگانم تێکرد هیچی ترم تێنەکە بەڵێ زعفرانشی تێکری کێشی هەن کە مناڵ بیخوادانی ناوێرێ خۆ میوێت وەڵام خۆی تونی زۆر مهمە گرنگ باسمان طبعا هەم لە بێکەم بێ بەدڵنی ئاڵاتی ڕەشی لێ بەڵام کەمتر نەمەوێرە بەکاری بێنم لەبەرێتم نەکو هاوڕێیانمان تۆزێ بۆیان نەخورێ ئەی ئەمەیتر ئەمە نیوە یاپراغە بەس یاپراغ نییە ئەمە یاپراغی کوردانی باکوورە تەمەنەوە دەستی شێماخان خۆش بە هەناری هێنام خۆم هەنارمی چوو بەڕاست بە پیازەکرێ قیمەیە مادەنووسە هەندێک لەو ئاڵەتانە بە دڵی خۆت بەکارێنی بەڵام سەریشیان ئەو سرکەی ڕووبە هەنارەکەی عفو ئەمە هەموو کاتێکت بێنی بەکاری بێتوان ئێستا داواتێکی کە سەریە ئەمە زۆر خۆش لەگەڵە بەڵە بە پیازە و لەگەڵ ئەو بیبەری ئەلوانش بەکارم هێناوە و شێلامە بە برنجەوە تێگەیشتم دواتر خستۆتە ناو ئەو پیاز و بیبەرەوە بۆ ناو فڕ
وڵایتر انشاءالله حاضرە ئەیبینەوە لەشتان ساغ بێ باش ئامادە. دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ بەڵام ببوورە بە یارمەتی جەناب بیرمان نەچێ ئەوانی کە سپۆنسەری هێشتانی ئێماکەن ڕاستە. بەکاریان هێنین وەکو زەیتی زەیتون یونس باش ئەمە زەیتی زەیتون زۆر بەکارێنی زۆر باشە دەستیان خۆش بێ. وەکو ئەم بەهاراتی بڵین ڕۆبەهاناری بەهارە ئەمە هەر زۆر باشە زۆریان لە هەموو تام بۆ و ڕنگ و جیاوازەکانیان هەیە بەهارەتەکانشمان بەهاراتی ئاغایە دەستیان ولای لە هەموو ناوەکانی هەیە برنجەکەشمان برنجی قو و ڕۆنی قومان هەیە و ئیتر بەڕاستی شیرمانەکانشمان بەکاری هێناوەتیایە وەکو پەنیر و شیر و ماستوانە هی کۆپانەی بیریە دەستی هەمولای خۆش و دەستی جەناب دەستی ئەوش خۆش بێ و لەشتان ساغ بێخۆ بینەرانی بەڕێز وەکو ئەو خۆراکە جوانەی کە لە بەردەستانە بوو دروستیان کرد دەستیان خۆش بێخوا و بابەتەکەی منیش باسی قەڵەویمان کرد و ئەو پرۆگرامە خۆراکیانەی کە بەکارێنێ بۆ دابەزاندنی کێش ئینشاڵڵا لەگەڵتان نبین بۆ هەر سەبارەت بە بەدابەزاندنی کێش کە زۆر گرنگە بەڕاستی کۆمەلگامان زۆر پێویستی پێێتی لەگەڵتان نبی لاڵقەکانی ترە ئینشاڵڵا لێرەیە دینە کۆتایی ئەمەڵقەمان و خواتان لەگەڵ